خەڵک عزیزانە ئێمە مەفروزە لەسەرمان وەسیەتەکانی خۆمان تەرتیب کرد بێ وەسیەتەکانی خۆمان نووسی بێ گەنجمان پیرمان ئەمەی کە هەمانە کردبێتمان کاتێککە ئەگەیتەوە حوزوری خوا جەل جەلالوه شتێکی زۆر گەورە جێبەجێ کردووە تەسەوورکەن لە وەسیەتە ئینسان کە ئەینووسێ ومەزانە خەیرت دەسەکەوە کە ئینووسی ئەجرێ دەسەکەوە سنەت زیندوو ئەەکەیتەوە ئەوەی کە لە سنەتە مردووەکان لەناو ئێمە هەر یەکێک لە ئێمە پێویستی بەوەیە وەسیەتی خۆی نووسی بێ شتی فلان کەسم لەلایە ئەو شتم هێناوە هەڵام کردووە بەرامبەر بە فلان کەس داوای گردن ئازایی لێکەن لە حیاتە خۆم داوام لێکە گردنی ئازان نەکردم لەعەلە دوای مردنت عەفوتەکە پیاوە گەورەکان ئەولیای صالحین ئەصحاب ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ هەموو وەسایای خۆیان نووسیوە حتى ئیمامی عوثمان ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێ کاتێک کە شەهید کرا سەیریان ئەکرد بزانن قسەیە باسێ پارەیە شتێکی لێ بەجێ نەماوە طبعا ئیمامی عوثمان ئەثریای یەکێک لە ئەثریا زۆر گەورەکانی ناو ئومەتی ئیسلامی حتى ئێسەش مڵک و ماڵی ماوە ئیمامی عوثمان لەو تارێکە باسم کردووە ئەفەرمێ هاتن گەڕان بە ماڵەکەیە سەریان کە قورئانی تایە شمشێری تایە کە پارە و داهاتی هەموو لە کەسابەتا بوو سنووقێکیان دۆزیەوە زۆر بەلایەنەوە شتێ جوان بووتیان ئەم سنووقە جوانە ئیلا بە شتێکی بە نرخی تیا بێ کردیانەوە سەریان کرد پاشە پەڕۆیەکی تایە پەڕۆکەیان کردەوە کە کردیانەوە سەریان کرد وەسیەتێکە نووسیویەتی بسم الله الرحمن الرحیم ئەمە وەسیەتی ئیمامی عوثمان شاهدی ئێم بە خوایەک تاکو تەنها هەر ئەوم پەرستووە بس شوێن کەوتەی پێغەمبەر بووم صلی الله عليه وسلم ئیمانم هەیە بە ئاگر ئیمانم هەیە بە بەهەشت ئیمانم هەیە بە مردن ئیمانم هەیە بە زیندوو بوونەوە وا لەسەر ئەمە مردم لەسەر ئەمەش زیندووە بووم وەسیەتە مەکتوبەکەیەوە بوو ئیمامی عەلی وەسیەتی نووسی ئیمامی عومەر وەسیەتی نووسی هەموو وەسایان نووسرا بۆیە ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک لەو گرفتانەی کە ئەمڕۆ هەمانە شتەکان تەخیرەکەین گوێی نادێنێ لە ترسی یەک شت و ئەزانی کە وەسیەت نووسید ناگۆڕی تۆ بۆت هەیە وەسیەتەکەی خۆت بگۆڕی ئەمڕۆ وەسیەتم کردووە ئەگەر مردم ئەم باڵم بۆ فلان کەس بێ ئاهەیەکم هەوە بەسەرە فەقیر کەوتم ماڵەکان فرۆشم و تەواو ئەو وەسیەتە پەشیمانە بمەوە لێی حتا ئەو لەحظەی ئەمری بۆت هەیە لە وەسیەتەکانە پەشیمان بیتەوە بۆیە هەموو ڕۆژێک ئەگەر وەسیەتە تازە کردوتەوە هەموو مانگێ هەموو ساڵ لە جارێ وەرە چایە بە وەسیەتەکانی خۆتا بگێڕەوە و بینووسە لای خۆت